شاماران چیرۆک و ئەفسانەی خوداوەندێکی کورد و مێژوە دێرینەکەی لەگەڵمان بن بۆ تێگەیشتن لەم بابەتە فەرهیە گرنگەی کورد. گەر ڕوو بکەیتە باکووری کوردستان لە شاری ماردین، لەوێ وێنەیەک لە هەموو شوێنە گشتیەکانە خۆی زەق دەکاتەوە. ئەو وێنەی شامارە. ڕاستیدا گەر ڕوو بکەیتە تەرسوس لە ناوچەی مێرسین، لەوێش ئەو دیاردەیە دەبینی، لەوێ تەنانەت پەیکەرێکی بۆ دروستکراوە. بەگشتی وا دەردەکەوێت کە شاماران تەنها ئەفسانەی بێ لە باکووری کوردستاندا هەبێت، بەڵام کاتێک کە دەچیتە قوڵایی تێگەیشتن لە ئەفسانەیەم خوداوەندەوە بۆ دەردەکەوێت کە ڕەگی لە هەموو بەشەکانی کوردستاندا هەیە. شاماران خوداوەندی زانین و پارێزەری نهێنیە لای کورد. ئەم خوداوەندە لەش و کلک و قاچەکانی مارن و سەری شاژنە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین لە قوڵایی ئەم ئەفسانەیە لە ناو کووردا تێبگەین و ئەو هەوڵانەش دەخەینە ڕوو کە دەدرێن بە ئامانجی داماڵینی لە بنەچە کوردیەکەی. وەک ئاماژەی پێکرا لە باکووری کوردستان شاماران چیرۆکێکی باو و زۆر دایکان وەک چیرۆکی شەوان بۆ مناڵەکانیان گێڕاوەتەوە. چیرۆکەکەش لە باکوور بەم شێوەیە. ڕۆژێ لە ڕۆژان کوڕێک دەبێت کە ناوی تاماس دەبێت و هەندێکیش بە جاماس ناوی دێنن. ئەم کوڕە داربڕینەوە دەکات. ڕۆژێکیان کاتێک بۆ داربڕینەوە دەڕواتە کێوەکان، لەوێ دەچێتە ناو ئەشکەوتێک و سەرچاوەیەکی هەنگوین دەدۆزێتەوە. دەست دەکات بە گەڕانی زیاتر و هەر هەڵدەکەنێت و هەر هەنگوین دەبینێتەوە. لەم سەرقاڵی هەڵکردنەدا دەکەوێتە چاڵێکی بێمنەوە. کاتێک کە تاماس لاتنە دەرەوە بێهیوا دەبێت، کونێک لە دیواری بیرەکەدا دەدۆزێتەوە کە ڕووناکی لێوە دێت. بە چەقۆکەی کونەکە گەورە دەکات و لەو کونەوە دەچێتە باخچێکی ئەفسوناویەوە کە پڕە لە گوڵی ڕێگاوڕێک. سەرەتا تاماس سەرسام دەبێت، بەڵام دواتر ترسێک دای دەکرێت لەبەرەوەی کە بە بوونەوەری نیوەژن دەورە دەدرێت. ئەو بوونەوەرانە نیوەمار بوون و قاچەکانیان چل سەرمار بوو. لە ناویان دایەکێکیان زۆر نازار بوو، لەسەر تەختێک لە تەنیش حەوزێکەوە دانیشت بوو. ئەوەیان داوای لە تاماس کرد کە لێی نزیک بێتەوە. لەو ساتەوە کە تاماس چای بە شاماران کەوتە خۆشەویستیەوە و نەیدەویست بە هیچ شێوێک ئەو بەجێ پێڵێت. ئیتر تاماس لە تەنیشتی دانیشت بوو و گوێی لێ دەگرت. لەبەرەوەی کە شاماران هێندە زمانی شیرین و خۆش بوو، چیرۆک و گێڕانەوەکان وای لە تاماس کرده بوو کە دەرکی بە کاتێپەڕین نەدەکرد. بەو شێوەیە هەموو زانست و حکمت و نهێنیەکانی ژیان فێر بوو. چیرۆک گێڕانەوەکانی شاماران 7 ساڵ بەردەوام بوو. دوای 7 ساڵ تاماس حەزی کرد کە کەسوکاری ببینێت و بگەڕێتەوە ناویان. شاماران حەزی نەدەکرد کە ئەو بڕوات، بەڵام پێی ناخۆش بوو کە یارەکەی بە دڵتەنگی ببینێت. شاماران گوتی ڕێت پێدەدەم بڕۆیت، بەڵام دەبێت گفتم پێ بدەیت نهێنی ئەم شوێنەی من بە کەس نەڵێت. ئەمجا ئامۆژگاری کرد کە لە بەردەم خەڵکی تردا خۆی نەشوات، دەنا بە بەرکەوتنی ئاو پێستەکەی وەک کاژی ماری لێ دێت و خەڵک بە نهێنیەکەی دەزانن. تاماس گەڕایەوە بۆ ناو کەسوکاری و بۆ چەندین ساڵ ئەو نهێنیەی لە خەڵک شاردەوە. ڕۆژێک پاشای وڵات تووشی نەخۆشیی کوشندە دەبێت. وەزیر کە کەسێکی پیاوخراپە دەڵێت تەنها چارەسەر خواردنی گۆشتی شاماران. بۆیە وەزیر فەرمان دەدات بە هەمووان کە بچنە ناو حەوزێ ئاوەوە بۆ ئەوی بزانرێت کێ شوێنی شاماران دەزانێت. وەزیر لەم هەوڵەی مەبەستی لەوە نەبوو خزمەتی پاشا بکە، بەڵکو بەهۆی خواردنی شامارانەوە دەویست هەموو نهێنی و زانینی جیهانی دەست بکەوێت. سەرەتا تاماس نەویست بچێتە ناو حەوزەکەەوە بۆ ئەوی کە بتوانێت نهێنیەکەی شاماران بپارێزێت، بەڵام چارەی نەما و سەربازەکان هەڵیانە ناو ئاوەکە و پێستی تاماس بە کاژی مار دەرکەوت و دەست بە جێنهێنیەکەی ئاشکرا بوو. دوای ئەوە سەربازەکانی خەنە ژێر ئەشکەنجەوە بۆ ئەوەی کە شوێنی شامارانیان بۆ ئاشکرا بکات. هەرچەندە تاماس نێویست کە نهێنیەکانیان پێ بڵێت، بەڵام لە کۆتاییدا ناچاریان کرد کە شوێنەکە ئاشکرا بکات.
دوای ئەوە سەربازەکان دەچن بۆ ناو بیرەکە و شاماران لەوێ دەگرن. کاتێک کە تامات شاماران دەبینێت هەز بە شەرمەزاریەکی زۆر دەکات، بەڵام شاماران پێی دەڵێت کە لۆمەی خۆی نەکات و هەڵی ئەو نەبوو. شاماران پیلانێک دادەنێت بۆ ئەوەی کە نهێنی و زاناییەکەی بدات بە تاماسپی خۆشەویستی. بۆیە شاماران لە کۆشتی پاشادا ڕایدەگەێنێت. هەر کەس کلکم خوات ئەوە هەموو نهێنی و زاناییەک وەردەگرێت و ئەوەی کە لەشم خوات چاک دەبێتەوە و ئەوەی سرم خوات دەست بەجێ دەمرێت. دواتر دوایەوەی کە وەزیر ئەوەی گوێلێ دەبێت، شاماران دەکاتە 3 بەشەوە و فەرمان دەکات کە ئەو 3 بەشە بکوڵێنرێت. کاتێکە گۆشتەکە دەکوڵێنرێت، وەزیرە پیاوخراپەکە لە کلکی دەخوات. تاماسپیش کە خۆی بە تاوانبار دەزانێت بەرامبەر بە شاماران و دەیەوێت بمرێت، لە سەرەکەی دەخوات و پادشاش بۆ چاکبوونەوە لە لەشەکەی دەخوات. پیلانەکەی شاماران کار دەکات و دەست بەچێ وەزیرە پیاوخراپەکە دەمرێت. پادشا چاک دەبێتەوە و تاماسپ هەموو زانای و نهێنیەکانی شاماران وەردەگرێت و دەبێتە لوقمانی حەکیم. ئەو حەکیمەی کە گیا و درەختەکان گۆرانی بۆ دەڵێن و نهێنیە پزیشکەکانی خۆیانی بۆ دەخەنە ڕوو. لە هەمان کاتدا دوای مردنی شاماران ڕۆحەکەی دەگوێزرێتەوە بۆ کچەکەی. ئەم چیرۆکە بە شێوەی جیاوازە ناو کورداندا لە باکووری وڵات دەگێڕێتەوە. وەک دەبینرێت چیرۆکێکی دێرین و سەرنڕاکێش لە ناو کووردا لەسەر شاماران هەیە. لەوەچێ لە ڕابردوودا بایەخێکی زیاتر بە شاماران درابێت لە ناو کووردا و چیرۆکی زیاتری لەسەر بوو بێت، بەڵام ئەم چیرۆکانە بزر بوو بێتن. لەبەرەوەی چیرۆکێکی تریش لە ناو کووردا چیرۆکێکی جیاواز هەبووە لەسەر شاماران کە لە پەرتووکێکدا تۆماری هەیە. نووسەرێک هەیە بە ناوی ڕافایل ئیمانوێل کە خەڵکی کوردستان بووە، بەڵام لە ئەمریکا و کەنەدا ژیاوە. ئەو لە ساڵی 1960دا چیرۆکێک بە زمانی ئینگلیزی لە وڵاتی ئەمریکا بڵاو دەکاتەوە بە ناونیشانی مستیلەی شاماران، چیرۆکێک لە چیاکانی کوردستانەوە. شتێکی ئەوتۆ سەبارەت بە ڕافایل خۆی نازانرێت، بەڵام لێکێک لە پەرتووکەکانیدا کە پێشکەشی دایکی کردووە ئاماژەیەک بە بنەچەی خۆی هەیە. ناوی دایکی گوڵ هورمرز میرزا بووە و خەڵکی جێڵووی ناوچەی هەکاری بوو و ئەو نووسیەتی جێڵوو لە کوردستان. جارێکی تریش پەرتووکێک پێشکەشی ئاشووریەکانی هاوخوێنی دەکات بەوتەی خۆی لە کوردستان. بەمانەدا دەردەکەوێت کە ئەو کریسیانی ئاشووری خەڵکی هەکاری بوو بێت. ئەو لە ساڵی 1949 حوت پەرتووکی چیرۆکی دێرینی کوردستانی بڵاو کردوتەوە و لە هەموو چیرۆکەکانیشی نووسیوە چیرۆکێک لە چیاکانی کوردستانەوە. چیرۆکی مستیلەی شامارانی ڕافائیل بە تەواوی جیاوازە لەوەی تاماسپ. ئەم چیرۆکێکی ڕۆژهەڵاتیانەیە و ئاماژە بە مستیلە ئەفساناویەکەی شاماران دەکات کە دەدرێت بە پاڵەوانی چیرۆکەکە کە لە پاداشتی بەخشندەی و چاکەیدا ئەوەی پێدەدرێت. واتە وانەی پشت چیرۆکەکە بە ڕاگررتنی چاکە و بەخشندەیە. لەم بەرنامەیەدا ناکرێت کە وردەکاریەکانی چیرۆکەکەی ڕافائیلیش بخەینە ڕوو. بەڵام ئەوەی کە گرنگە دیسان ئەوە دووپات دەبێتەوە کە شاماران چیرۆکێکی کوردیە و ڕافائیل بە چیرۆکی چیاکانی کوردستان بڵاوی کردوتەوە کە دیارە بە منداڵی لە هەکاری ئەو چیرۆکیان بۆ گێڕاوەتەوە و ئەو کردوێتی بە ئەنگلیزی و بڵاوی کردوتەوە. ئەمڕۆ نازانرێت سەرەتاکەی ئەفسانەی شاماران سەری هەڵداوە. ئەفسانەی شاماران بەشێکە لە وێژەی زارێکی کوردی و دەستنیشانکردنی مێژوویەک بۆ ئەو وێژەیە کارێکی گران دەبێت. سەرڕایەوە کە سەیری ڕوخساری شاماران دەکەین و ئەو بیر و باوەڕ و ئەفسانەی لە پشتیوەتی دەری دەخات کە ئەم ئەفسانەیە دەشێت تەمەنی هەزاران ساڵ بێت. سەرڕایەوانە هەمووی کاتێک کە بە دوای مێژووی شاماراندا دەگەڕین ئێمە سەرەدایەکمان دەست دەکەوێت. کۆنترین وێنە کە هەتاوەکو ئەمڕۆ بناسرێت و بە تەواوی شاماران بێت لە شاری ئانی دۆزراوەتەوە لە ئازربایجان و تەمەنی نزیکی 1000 ساڵێک دەبێت. ئانی لە سەدەی نۆهەمەوە سەرچاوەی لەسەر و سەردەمانێک لە ژێردەستی دەوڵەتی کوردی شەدادیدا بووە. واتە ناوچەکە کوردی تێدا بوو و ئێستاکەش مزگەوتی مەنوچەهری شەدادی کورد پاژماوەکەی لێ ماوە. ئەمڕۆ هەڵکەنراوەکەی شاماران لە مۆزەخانەیەکە لە باکووری کوردستان کە بە قارز یا کارز دەناسرێت. مار لە هەموو کوردستاندا ڕۆڵێکی تایبەتی هەیە و شاماران لە باکووری کوردستان و لە بەشەکانی تری کوردستانیش بە شێوەی جیاواز دەردەکەوێت. بەڵام بەشێک لە منداڵانی کورد لە باکوور دایکیان ئەو چیرۆکەی بۆ گێڕاونەتەوە و یادەوەری منداڵیان لە تەکیدا هەیە. بەو جۆرە لە هەزری زۆر منداڵی باکووردا
چیرۆک و ڕوخساری شاماران چەسپیوە و بە پێی بەڵکەکان ئەوە لە ڕابردوودا لە هەموو کوردستان هەبووە. سەر ڕایڕەگ و ڕیشەی دێرینی ئەم ئەفسانەیە لە ناو فەرهەنگی کوردیدا، بەڵام لە وڵاتی تورکیادا لە هەوڵی ئەوەدان کە ئەمە بگۆڕن. ئەوان دەمێکە خەریکیەوەن ئەم ئەفسانەیە بکەن بە هی تورک و هێندە دووبارەی بکەنەوە کە خۆیان و خەڵکیش بڕوا بکەن. بۆ ئەو مەبەستە زۆربەی ئەو پەرتوک و بابەتانەی لە وڵاتی تورکیا لەسەر شاماران دەردەکرێن بنەچەی ناوەکە دەکەن بە فارسی. ئەمە سەرڕاوی کە بەڵگە لە ناو فارسەکاندا نییە لەسەر شاماران. ئەوان دەیانەوێت ئەم بەشە گرنگەی فەرەنگی کوردی لە بەرگە کوردیەکەی داماڵن و چیرۆکەکە بکەن بە تورکی و ناوەکەشی بە فارسی. بەڵام با بەیەکەوە سەیری سەرچاوەکان بکەین، بزانین سەرچاوە زمانەوانیەکان و مێژوویەکان چیمان لەسەر شاماران پێ دەڵێن. وەک ئاماژەی پێکرا، ئەمڕۆ گەربابەتەکان لەسەر شاماران خوێنیتەوە لە وڵاتی تورکیا، هەمووی سەرەتا دەڵێن کە گوایە شاماران ناوێکی فارسی. ئەوەی بۆ تورکەکان گرنگە ئەم سامانە فەرهەنگیە لە کورد دوور بخەنەوە. ئیترچەی تر بکەنە خاوەنی ئەوە گرنگ نییە بۆ ئەوان. بەڵام لێکدانەوەی ناوەکە دەری دەخات کە هەموو ئەم هەوڵانە جگەل لە دزیەکی بێبنەما هیچ شتێکی تر نین. ئەگەر سەیری ناوی شاماران بکەین دەبینین ناوەکە لە سێ بەش پێک هاتووە: شا، مار لەگەڵ پاشگیری کۆی ئان. لە کوردیدا وشەی شا ئاماژەیە بە پادشا و بۆ شاژنیر بەکاردێت. بەشەکانی تری ناوەکە ناوی مارە بە شێوەی کۆ. شاماران لە کوردیدا دەشێت ئاماژە بێت بۆ ئەو شاژنەمارەی وێنەکە و وشەی شامار مانای هەژدیهاژ دەدا. واتە لای کورد ناوی شاماران ئاماژەکردنە بەو بوونەوەرەژنە و شامار هەژدیها خۆیەتی. مەرج نییە هەموو شامارێک ئاماژە بێت بەو بوونەوەرە، لەبەرەوەی وەک ئاماژەمان پێکرد شامار هەژدیها لە کوردیدا. ئەگەرم ناوە فارسی بووایە ئەوە دەبوو لە بری شا کە بۆ ژن لەوێدا بەکارهاتووە مەلیکە یا شەهبانوو بەکاربهێنرێت و لە بری ماران مارها بەکاربێت و بەو جۆرە ناوی شاماران لە فارسیدا دەبێتە شەهبانوویە مارها یان مەلیکەیە مارها، کەوە دڵنیای دەکاتەوە ناوەکە بە هیچ شێوەیەک فارسی نییە و تەنها لە زمانی کوردیدا بەو شێوەیە دەنووسرێت و ئەو مانایە دەدات. ئەوەی مای سەرنجە ناوی کوردی شاماران دەشێت کە خەڵکانی وەک هوری، هیتی و شارستانیەتەکانی تری ناوچەکە لە ماناکەی گەیشت بێتن. وشەی کوردی شا یاخود پادشا پەیوەستە بە وشەی هیتی هاشوو. لە کوردی نوێدا ماران بریتیە لە مار لەگەڵ ئان پاشگیری کۆ. لە سۆمەریدا مر ماناکەی دەبێتە مار و ئینێ پاشگیری کۆیە هاوشێوەی کوردی. هەرچەندە لە سۆمەریدا پاشگیری کۆی ئینێ بۆ ئاژەڵ بەکار نایەت، بەڵام لە زمانی مادیدا پاشگیری کۆ هەر وەک کوردی ئەمڕۆ بریتی بووە لە ئان و لای ئەوان ئەو پاشگرە بۆ ئاژەڵ بەکار هاتوو. واتە ناوی شاماران لە کوردی نوێدا دەشێت کە 5,000 ساڵ لەمەوە بەریش هەر هاشومیران بوو بێت و ناوەکە ئەو سەردەمەش هوری، هیتی و ئەوانی تر لی تێگەشت بوو بێتن. جگە لەوە ناوی تاماسپ ناوێکی سەردەمی مادەکانە. ناوەکە لە فەرهەنگی زمانی مادیدا هەیە و بە شێوەی تەخماسپ بە مانای ئەسپی ئازاد تۆمار کرا و کە وشەی تەخمەی مادی ئەمڕۆ لە کوردیدا بووەتە تۆکمە. لە زمانی مادیدا مانای ئازای داوە و ئەمڕۆ زیاتر مانای بەهێز. ناوی پەیوەست بە ئەسپ لە سەردەمی ماددا باو بوو. بەو جۆرە ناوەکە بە کوردی ئەمڕۆ دەبێتە تۆکمە ئەسپ کە ئەسپی تۆکمەیە. لەگەڵ تێپەڕبوونی کات و کاریگەری زمانی فارسی پیتی خ گۆڕاوە بۆ ه بووە بە تاماسپ. واتە هەردوو ناوەکە کوردین و لە هەمان کاتدا پێکهاتەی وشەکان لە زمانە دێرینەکاندا هەن. وەک سەرنجرا چیرۆکی شاماران چیرۆکێکی کوردیە و ناوە سەرەکیەکانی ناو چیرۆکە کەش کوردین. بە تایبەتی ناوی شاماران بە هیچ شێوەیەک لە زمانی فارسیدانی. واتە ئێمە یەکلاین کە ناوی شاماران ناوێکی کوردیە و فارسی نییە. جگە لەوە زۆر جار مار لە ناو فەرهەنگەکانی تردا ڕۆڵێکی نەرێنی هەیە، بەڵام لای کورد ئەو ڕۆڵە ئەرێنیە و لە ئەفسانەی شامارانیشدا وەکو بینیمان ئەو خوداوەندی زانین و
پارێزەری نهێنیە و ڕوخسارێکی جوانیشی هەیە. پرسیارەکە ئەوەیە بۆ مار یاخو هەژدیها ئەم ڕۆڵە تایبەتەی لە ناو فەرهەنگی کوردیدا هەیە. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە دەبێ بگەڕێنەوە بۆ سەرەتای شارستانیەت و دەقا دێرینەکانی مێسۆپۆتامیا. ئەم بابەتە لە ناو باپیرانی کووردا نزیکی 4500 ساڵ لەمەوبەر تۆمارکراوە. گوتیەکان خوداوەندێکی هەژدیهایان هەبووە بە ناوی ئاساک. ئەم خوداوەندە بە شێوەکانی ئاساگ و ئازاگ و ئاساک و تۆمارکراوە. خوداوەند ئاساک لەگەڵ چیادا جوود بووە و بەرەیخستۆ. ئەم ناوە دواتر چۆتە زمانی یۆنانیەوە بە شێوەی ئەستیاگ و لە زمانەکانی ڕۆژهەڵاتیشدا بە شێوەی زوحاک تۆمارکراوە و ئەمڕۆ لە کوردیدا بووە بە ئەژدەهاک. هەر لەبەر ئەوەیە کە دەقە دێرینەکان گوتیەکان بە مار یاخود هەژدیهای چییە ئاماژە پێ دەکەن. واتە گوتیەکان خۆیان بە بەرەی هەژدیها و مارداناوە کە خوداوەندێکی گرنگی خۆیان بووە. ئەم بیر و باوەڕە نزیکی زیاتر لە 1500 ساڵ لەمەوبەر لە ناو کوردانی ئازربایجاندا تۆمارکراوە. ئەرمەنیەکان بە کوردیان گوتووە ماد و موسای خۆرێن کە مێژونووسە دەڵێت لە ناو مادەکاندا ئەوە وەک گۆرانی دەڵێنەوە کە ئەوان لە بەرەی هەژدیهان. واتە چیرۆکی گوتیەکان کە لەنەوەی هەژدیها یاخود مارن دەما و دەم ماوەتەوە و زیاتر لە 1500 ساڵ لەمەوبەر ئەوە جاری تر تۆمارکراوە. نابێت ئەوە لە یاد کرێت کە دواپاشایی مادیش ناوی هەژدیها یاخود ئەژدەهاک بوو. ئەوەی کە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە ئەرمەنیەکان بە درێژایی مێژوو لە پەرتوکەکانیاندا بە کوردیان گوتووە مات، بەڵام ئەوان وەک ناوی مات وشەی مار بەکاردەهێنن کە ڕێک مانای ماری کوردی دەدات و بە وڵاتی کوردستانیش دەڵێن مارستان واتە وڵاتی مار. زانای گەورەی کورد تۆفیق وەبی لێکۆڵینەوەیەکی کردووە بە ئامانجی تێگەیشتن لە ناوی کرمانج. ئەم لێکۆڵینەوە زمانەوانیە بە پێوەری ئەم ڕۆژ لێکۆڵینەوەیەکی نایابی جیهانی. ئەوەی مای سەرنجە تۆفیق وەبی ئەگاتەوە ئەنجامەی کە ناوی کرمانج ماناکەی دەبێتە ئەوەی لە کرمەوە هاتووە. بەڵام بیرمان نەچێت وشەی کرم لە زمانە دێرینەکاندا مانای مار و هەژدیهادا. واتە کورد پێی وا بووە ئەو لە بەرەی مار و هەژدیهایە. ئەمە بە پێی لێکدانەوەی تۆفیق وەبی بۆ ناوی کرمانج. زانای گەورەی کورد تۆفیق وەبی لێکدانەوەی بۆ ناوی کرماشانیش کردووە و ئەویش بۆ هەمان بنەچەی دەگەڕێنێتەوە. لە سەرچاوە کۆنەکاندا ناوی شارەکە بە قرماسین ئاماژەی پێکراوە و تۆفیق وەبی هەر بۆ بنەچەی کرماجان دەیگەڕێنێتەوە و لەوێدا دیسان کرماش یاخود کرماچ ماناکەی هاوشێوەی کرمانجە و پاشگیری ئان بۆ شوێنە و مانای ناوی شارەکە دەبێتە شوێنی ئەوانەی کە لە مار یاخود هەژدیهاوە هاتوون کە ئەوە ئاماژەیە بۆ کورد یاخود گوت و مات. هەروەها لە کرماشان ساڵانە خواردنێکی نەزری بۆ شاماران دروست دەکەن. لەوێ باوەڕ بەبوونی شاماران لە نێوان خەڵکی کوردی ناوچەکە پاژماوەی ماوە. ئەوان پێیان وایە کە شاماران فەرمانڕەوای جیهانی مارەکانە و دەسەڵاتی کاروباری مارەکان و گەزۆکەکان لە دەستی ئەودا. بۆیە ژنانی هەر بنەماڵێک هەر ساڵە خواردنێک دەکوڵێن و نەزری دەکەن بۆ شاماران. ئەم خواردنە تایبەتە داکوڵانەی شامارانی پێدەڵێن. خواردنەکە لە گەنم، نیسک، برنج، کەشک، ڕۆن، پیاس، نۆک و هەندێک داو دەرمان بەرهەم دەهێنرێت و لە ناو دراوسەکاندا دابەش دەکرێت. ئەم دابوونەریتە لە بەرزنجە لە نزیک سلێمانی هەبوو و لە یادەوەری خەڵکدا ماوە. جاران ژنان خواردنێکیان لە گەنم و نۆک لە مەنجەڵێکی گەورەدا و بۆشای ماران دروست کردو. ئەوەش بۆ ئەوەی کە منداڵەکانیان و نەوەکانیان لە گەستنی مار و مێروەکانی تر بە دوور بن. بە درێژایی کاتی کوڵان و تێکدانی خواردنەکە گوتویانە ئەمە خێری شای ماران بێت. دواتر بەسەر خەڵکدا بەخشیانەتەوە. چیایەکیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە پارێزگای کرماشان هەیە کە ناوی چیای شامارانە. ئەوە جگەلەوەی کە وێنەی شاماران لەسەر سندوقی نوێن و بەڕا لە باشوور و ڕۆژهەڵات لەسەر قوماش و قاڵی چنراوە و هەڵواسراوە. هەروها وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە لە باکووری کوردستان لە ماردین و تەرسووس ئەفسانەکە زۆر لە ناو خەڵکدا باوە و لە تەرسووس پەیکەرێکشی بۆ دروستکراوە. جگەلەوە قەڵایەک لە تەرسووس لە باکوور هەیە بە قەڵای ماران دەناسرێت. بە تورکی ناوەکەیان کردوتە یاڵانکاڵێ کە هەمان مانە دەدا. ئەوەی مای سەرنجە لە ساڵی 927 زاینیدا واتە نزیکی 1100 ساڵ لەمەوبەر
میرێکی کورد بە ناوی ئیبن زەحاک واتە کوڕی هەژدیها یاخود ئەژدەهاک لە قەڵایەک لە تەرسوس حکومڕان بوو. دواتر سوپای عەرەبەکان هێرشیان بۆ بردووە و قەڵاکەیان داگیر کردووە و خۆشیان کوشتووە. ئەوەی کە بۆ ئەم بەرنامەیە گرنگە ئەوەیە کە ئەو میرە ناوی کوڕی هەژدیها یاخود شامار بوو کە ئەوە دیسان پیرۆزیمار و هەژدیها لە ناو کووردا دەسەلمێنێ. هەروەها خەڵکی ناوچەکە دەڵێن شاماران لە قەڵای ماران بووە. دیارە لە ڕابردوودا قەڵای شامار بووە کە ڕێک مانای هەژدیهای هەیە لە کوردیدا. بەو جۆرە بە پێیناوی قەڵاکە وا دەردەبێت کە هەر قەڵای کوڕی هەژدیها یان ئیبن زەحاکی کورد بێت کە ناوەکەی بەو جۆرە مابێتەوە. دەبێت بیرمان نەچێت کە پێش ڕەشە کوژی کوردان زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر بە دەستی تورک ئەو ناوچانەی سەردەریا زۆرینە کوردی بووبوون. ئەمانە هەمووی ئەوە دووپات دەکەنەوە کە ئەم بیر و باوەڕێی گوتیەکان چۆن هەتاوەکو سەردەمی نوێ لە ناو کووردا ماوەتەوە و بە شێوەیەک کە ناوی بەشێک لە نەتەوەکە بریتیە لە کرمانج کە ماناکەی دەبێتە ئەوەی لە ماریان هەژدیهاوە هاتووە و ئەرمەنیەکان نەتەوەی کورد بەمار ناوبێن. واتە شاماران و هەژدیها و مار لە ناو دڵی فەرهەنگی کوردیدا، لە ناو بەڕە، چیا، خۆراک، چیرۆک، بیر و بڕوادا دەبینرێت و تەنانەت ناوی نەتەوەکەش بەسراوەتەوە پێوە. کورد و شاماران لە یەکتری جودا ناکرێنەوە. لەوە دەچێت کە ئەو چیرۆکەی لە سەرچاوە عەرەبیەکانی سەردەمی ئیسلامدا هەیە کە کورد بۆ نەوەی جن دەگەڕێننەوە هەر بۆ ئەو مار و هەژدیهایە بگەڕێتەوە. کوردی دێرین بە شانازیەوە خۆی بەبەری هەژدیها و ماردانەوە، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و گۆڕانکاری بۆچوونی کۆمەڵگەدا چیتر ئەو بیر و بڕوایە مانە ئەرێنیە پڕ شانازیەکەی ڕابردووی نەماوە و ماناکەی گۆڕاوە و کورد وازی لە بۆچوونەکەی خۆی هێناوە. بەڵام لە هەموو شوێنێکی فەرهەنگی کوردیدا پاژماوەی ماوە. لە سەرچاوە عەرەبیەکانی سەردەمی ئیسلامدا پاژماوەکەی بەو شێوەیە ماوە کە کورد لەنەوەی جنە. ئەوەش بنچە مێژوویە ڕاستیەکەیەتی. هەمیشە ئاینە کوردیەکان زیاتر شوێنی پاراستنی فەرهەنگی کوردی بوون. لەبەرەوە ئەم بابەتانە لە ناو ئەواندا زەقتر دەردەکەوێت. لە ناو ئێزدیەکاندا پەیکەرێکی پیرۆزی مار هەتاوەکو ساڵی 1892 پارێزراوە. ئەو پەیکەرە دواتر لەلایەن سوپای عوسمانیەوە بە تاڵانی برا. بەداخەوە هەتاوەکو ئەمڕۆ ئەو مارە کانزاییە بێسەر و شوێنە. خۆشبەختانە لە ناو ئێزدیەکانی ئەرمینیادا هەژدیهایەکی کانزایی هەیە کە هەتاوەکو ئەمڕۆ پارێزراوە. ئەمڕۆ هەژدیهایەک لە ناو بنەماڵەی حەسەن تامۆیان هەیە کە بنەماڵەیەکی شێخی ئێزدی ئەرمینیان و بنەچیان بۆ سنجار دەگەڕێتەوە. ئەو هەژدیهایە لای ئەوان هەڵگیراوە و پارێزراوە و هەتاوەکو ئەمڕۆ لە ڕێوڕسمی ئاینی و چارەسەری نەخۆشیدا سوود لەم هەژدیهایە وەردەگرن و مامەڵەی پیرۆزی لە تەکدا دەکەن. شێخ حەسەن دەڵێت ئەو هەژدیهایە لە باو باپیرانیەوە بۆی ماوەتەوە و هەرچەندە ڕوخساری ئەو هەژدیهایە لە شێوەدا لە مارەکەی لالش جودایە، بەڵام ئەو پێی وایە کە ئەوان هەمان شتن. ئەمڕۆ هەندێک لە کوردانی ئێزدی لە ئەرمینیا ڕوو دەکەنە شێخ حەسەن بۆ ئەوەی کە چارەسەر لەو هەژدیهایە وەربگرن کە ئەوان بە پیرۆز دەیبین و پاشماوەی بیر و باوەڕی تەمەن هەزاران ساڵی کووردە. تەنانەت لە چیرۆکی نوحی ئێزدیەکاندا کە یاقوتی حەمەویش زیاتر لە 700 ساڵ لەمەوبەر دەچێتە سنجار ئاماژە بە بەشێکی دەکات، دەڵێت کاتێک کە کەشتەکەی نوح بەرچیای لالش دەکەوێت و کون دەبێت مارێک کوونەکە دەکرێت بۆ ئەوەی کە ئاو نێتە ناو کەشتێکەوە. ئەمڕۆ ئێزدیەکان وێنەیەکی ئەو چیرۆکیان کێشاوە. واتە مار لە ناو کووردا لە چیرۆکە ئاینەکانیشدا ڕۆڵێکی ئەرێنی و باشی هەبووە. ڕێکەوت نییە کە لە بەردەم دەرگای لالشدا مارێک هەیە و هەر کەسێت دەچێتە ژوورەوە سەرەتا دەبێت ماچی مارەکە بکات و لە شوێنی تریشیاندا مار هەیە. جگەلەوە لە ئاینی یارستانیشدا ئاماژە بە شاماران کراوە. بۆ نمونە تەیموور بانیارانی کە یەکێک لە زاتە مەزنەکانی ئاینی یارستانە نزیکی 200 ساڵ لەمەوبەر لە کڵامێکدا ئاماژە بە شاماران دەکات. ئەو دەڵێت ئاڕاستە حوشمەت نەعام ئزهارم، بولبولم گوڵم ئاسام شامارم. هەرچەندە هەندێک کەسایەتی پسپۆڕ و تایبەتمەندی یارستانەکان لێکدانەوەی شمشێر بۆ ئەو شامارە دەکەن، بەڵام ئەمانە هەمووی بۆ ئەو بیر و بۆچوونە دەگەڕێتەوە کە هەژدیها خوداوەندی سەرەکی کورد بوو و بە پیرۆز سێکراوە. ئەوە دابوونەریتێک بووە کە دەشێت تەمەنی زیاتر لە 10,000 ساڵیش بێت و هەڵقوڵاوی ناو چیاکانی زاگرۆز بوو بێت.
بەڵام وەک تۆمار زیاتر لە 4200 ساڵ لەمەوبەر تۆمار کراوە. کەواتە لە بیر و بڕوای باو باپیراندا هەزاران ساڵ لەمەوبەر هەژدیها خوداوەندی سەرەکی بوو و ئەویان خۆیان بە بەرەی مار و هەژدیها دانەوە و بە پیرۆ سێریان کردوون. ئەو ڕاستیە لە هەموو قۆناغێک و لە شوێنەوار و چیرۆک و لە ناو ئاینی کوردیدا خۆی بەرجەستە کردووە. سەرڕایەوە نەتەوەکانی دراوسێ لە هەوڵی ئەوەدان ئەم بەشە گرنگەی فەرهەنگی کوردی خۆیان کەن بە خاوەنی. لە وڵاتی تورکیادا بۆ مەبەستە ئەڵقەیەک لەسەر نێتفلیکس بەرهەمهێنراوە، ئەویش بە ئامانجی ئەوەی کە داستانی شاماران لە داستانێکی کوردیەوە بکەن بە تورکی. تورکەکان خۆیان خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕازنی، نزیکی 1200 ساڵێکە ڕویان کردوتە ناوچەکە، لەبەرەوە هەمیشە لە هەوڵی ئەوەدان کە خۆیان بکەنە خاوەنی فەرهەنگی خەڵکە ڕەسەنەکەی ناوچەکە، بە تایبەتی کورد کە خاوەنی فەرهەنگێکی دێرین و دەوڵەمەند. ئەوان ئاگاداری ئەوەن کە هیچ شتێک هێندەی میدیاکاریگەر نییە، لەبەرەوە لە ساڵی 2023ەوە زنجیرە درامایەکیان بەرهەم هێناوە بە ناوی شاماران، بە ئامانجی بە تورکیکردنی ئەم فەرهەنگە کوردیە. کرۆکی ئەم زنجیرەیە ئەفسانەی شامارانی کوردانە، بەڵام تورکەکان بەرگێکی تورکی نوێی لەبەردەکەن. بابەتی زنجیرەکە نوێیە و فەنتازیایە و بەسراوەتەوە بەو ئەفسانە بنەچە کوردیەوە. تورکەکان دەیانەوێت لە ناو هزری تاکی کووردا ئەو چیرۆکە کوردیە بسڕنەوە و ڕوخسارێکی نوێی تورکی بخەنە شوێنی، ئەوەش بە ئامانجی داماڵینی فەرهەنگی کوردی لەلایەنە دەوڵەمەندەکانی. بەو جۆرە بەو هەنگاویان ئەو چیرۆکە کۆنە کە لە هزرینەوەیەکی کۆنتردا کە کوردیانە تۆمارکرا بوو ئەمڕۆ لە هەوڵی ئەوەدان بکرێتە تورکی. دیارە میدیای تورکی زۆر لە میدیای کوردی بەهێزترە و ئەم هەوڵانش بە پیلانێکی داڕژاو دەکرێت. سەرڕایەوە لەم چەند ساڵانەدا کوردیش کەوتوتە خۆی و چەند پەرتووکێک لە باکوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر شاماران دەکراوە، ئەویش بە ئامانجی ناسانی ئەم ئەفسانەیە بە تاکی کورد. و هەروەها چەند هونەرمەندێکی وێنەکێشیش شامارانیان کردووە بە بناغی هەندێک لە کارە هونەرەکانیان. یەکێک لەو هونەرمەندە وێنەکێشانە ڕۆستەم ئاغالەیە لە باشووری کوردستان کە خاوەنی مۆزەخانەی تایبەت بەخۆیەتی. بەکشتی کللتور و فەرهەنگی کوردی زۆر زاڵە بەسەر کارەکانی ڕۆستەم ئاغالەدا. هێندەی ئەم بەرنامەیە ئاگادار بێت ئاغالا یەکەم کەس بووە کە شامارانی خسۆتە ناو کارە هونەریەکانیەوە، وەک بەشێک لە هەوڵەکانی ئەم هونەرمەندە کە هەمیشە فەرهەنگی کوردی لە کارەکانیدا لەبەرچاودان. دواتر ئەلبومە پەرتووکێکی تایبەتیشی لەسەر شاماران چاپ کردووە. ئەلبومەکە ئەو وێنانەی تێدایە کە لەسەر شاماران کێشاوێتی و کاریگەری شاماران لەسەر ژمارەیەکی باش لە بەرهەمە هونەریەکانی ئاغالە دەردەکەون. ئەم هەوڵە دەستپێشخەری و چڕەی ڕۆستەم ئاغالە لەسەر شاماران کاریگەری لەسەر هونەرمەندی تریش بەجێشتووە. ناس ئەوڵاکە خاتوونێکی هونەرمەندی وێنەکێشی خەڵکی باشوورە ئاماژە بە کاریگەری ڕۆستەم ئاغالە دەکات لە ئاشناکردنی بە شاماران. دواتر خاتوناس پێشانگایەکی تایبەت بە ناونیشانی شاماران لە باغی سێواندا ساز دەکات و ڕوانگەی هونەری خۆی بۆ شاماران دەخاتڕ. ناز وەک هونەرمەندێک خوێندنەوەیکی ژنانەی بۆ شاماران هەیە و لە پرۆژەکەیدا جەخت لە ڕۆڵی مار و ژن دەکاتەوە کە مار نەفرەت لێکراو بووە و هەندێک جار ژنیش. ئەو دەڵێ شامارانی ئەفسانەی کوردان ئەو ڕوانگە باوە هەڵدەوەشێنێتەوە، ئەو ژنە و خوداوەندی زانین و پارێزەری نهێنیەکانە. لە باکووری کوردستانیش خاتوونێکی تر شامارانی خستۆتە کارە هونەریەکانەوە. زەرەدۆخان هونەرمەندێکی خەڵکی باکوورە و وەک منداڵێکی باکوور لە منداڵیەوە کاریگەری چیرۆکەکانی شامارانی لەسەر بووە کە دایکی بۆ گێڕاوەتەوە. لە هەمان کاتدا وەک کەسێکی چالاکوانی کورد چەند ساڵێک لەسەر چالاکیە فەرهەنگیە کوردیەکانی ڕوبەڕی زیندان بۆتەوە. زەهرە لە ڕێی شامارانەوە دەیەوێت گوزارش لە بۆچوونی خۆی بکات وەک ژنێکی کورد و تاکێکی کورد کە چەندین ساڵی لەسەر کاری فەرهەنگی لە زیندانی تورکاندا بەسەر بردووە. لەم چەند ساڵانەدا هەندێک هەوڵ دراوە لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان بە ئامانجی زیندووکردنەوەی ئەم ئەفسانە کوردیە کە ڕێگی بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە. بەڵام ئەم هەوڵانە هێشتا لە ئاستی گرنگی ئەفسانە دەرینەکەدانی. دەبوو هەموو منداڵێکی کورد بە ئەفسانەی شاماران ئاشنا بووە.
فەرهەنگی کوردی فەرهەنگێکی دەوڵەمەندە. ئەمە شەر قسە نییە. لەبەری کاتێک هەر بەشێکی سادەی ئەم فەرهەنگە دەخەینە ژێر لێکۆڵینەوە، ئەوا جیهانێکی گەورە و دەریایەکی دەوڵەمەند لەم فەرهەنگە دەکەوێتە ڕوو کە هەموو بەشەکانی بەیەکەوە گرێدراوە. وەک لەم بەرنامەیەدا بینیمان، شاماران ڕەگی قوڵی لە ناو مێژی دێرینی کووردا هەیە و هەژی هاومار بەشێکن لە ناسنامەی نەتەوەی کورد. ڕێکەوت نییە کە گوتیەکان خۆیان بۆ هەژی هاومار گەڕاندوێتەوە. ئەو ڕاستیە لە ناو کوردەکانی ئازەربایجانیشتا دووپات کراوەتەوە. ئەوان نزیکەی 1500 ساڵ لەمەوبەر گوتویانە لە بەرەی هەژدیهان. ئەو ڕاستیە لە ناو ئێزیەکانیشدا دەکەوێتە ڕوو. لە ڕابردوودا لە ناو ئەواندا مارێکی کانزایی پیرۆز هەبووە کە دواتر عوسمانیەکان بە تاڵانی بردویانە. خۆشبەختانە ئەم ڕۆژە ناو ئێزدیەکانی ئەرمینیادا هەژدیهاکی کانزایی پیرۆز پارێزراوە و هەروەها لە بەردەم دەرگای لاژیشدا ڕەشمارێک بە دیوارەکەوەیە کە هەچ کەس بچێتە ژوورۆ لە پێشدا دەپێت ئەو مارە پیرۆزە ماچ بکات. خۆناسین لە هەر ئەڵلقەیەکدا لە هەوڵی ئەوەدایە کە دڵۆپێک لە دەریای فراوانی فەرهەنگی کوردی بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەوەش بە ئامانجیەوەی کە خۆمان بناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی کە لە 100 ساڵی ڕابردوودا لە ناو دەستگا ئەکادیمیە جیهانیەکاندا بۆمان دروستکراوە. بەو هیوایی لە داهاتوێکی نزیکدا پەیکەرێکی جوانی شاماران ببینم. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.